کوردایەتی خوداپەرستیە. شێخ محەممەدی خاڵ لە واقعێکدا لەدایک بووم کەس شادی و پێکەنین لەسەر لێوانی نەبوو. ئەمە وتەی ئەو کەسەیە کە بۆ هەر کارێکی فەرهەنگی زمانی کوردی دەگەڕێنەوە بۆ سەر فەرهەنگەکەی و بۆ هەرشیکردنەوەیەکی ئاینیش دەچینەوە سەر تەفسیرەکەی ئەو. شێخ محەممەدی خاڵ نوێگەر و شەرعزان و کوردپەروەر کاتێک باسی ڕیفۆرم و گۆڕانکاری ئاینی و کۆمەڵایەتی دەکەین وا دەردەکەوێت ئاسان بێت بۆ گەلانێک کە بەڕووی جیهاندا کراون و لە پێشکەوتندا هەنگاوی باشیان ناوە. بەڵام بۆ کۆمەلگایەکی وەک کۆمەلگای کوردی لە سەدەی پێشوودا نقمبووی ناو نەخوێندەواری و شەڕە جیهانیەکان ڕیفۆرم و دەستکاریکردنی بە کۆمەڵایەتی و ئاینیەکان کارێکی زۆر قورس بووە. بەڵام شێخ محەممەدی خاڵ ڕوبەڕووی قورسیەکە دەبێتەوە و بۆ مێژووی دەسەلمێنێت کە لە قورسترین دۆخەکاندا و لە تاریکترین شەوەکاندا مرۆڤ دەتوانێت ببێتە ڕووناکترین ئەستێرە. هەموو زانە و خوێندەوار و باوەڕدارانی دەوروبەری پێیان وا بووە نیشتیمان و ئاین دوو بابەتی جیاوازن، واتە مرۆڤ دەتوانێت بەبێ خۆشەویستی نیشتیمان باوەڕدارێکی باش بێت یاخود هەرگیز ناکرێت ئەم دوو بابەتە تێکەڵ بکرێن. بەڵام شێخ محەممەدی خاڵ دەستکاری ئەم بیر و باوەڕانەی کردو یەکەم کەس بوو کەوتی کوردایەتی خوداپەرستیە. تەواوی ژیانیشی لە پێنەو سەلماندن و چەسپاندنی ئەو ڕستەیەدا دانە. بایەکانی فەلسەفە و بیری خاڵ دەربارەی نوێکردنەوەی بوارە ئاینی و کۆمەڵایەتیەکە لە ناو کورداندا لەوەدا خۆی دەبینێتەوە کە ویستویەتی چاکسازیەکی ڕیشەیی بکات لەسەر جەم ناوەندەکانی ژیاندا. زۆر سوور بووە لەسەر چاکسازی ناوەندەکانی خوێندن و پێشخستنیان و گرنگی پێدانی زۆر بەو بوارە گرنگەی ژیان و بانگەواز بۆ زانایانی ئاینی دەکا و داوای وازێنان دەکات لە هەندێک زانستی تەسحی دوور لە هیچ قوڵ نەبوونەوەیەک و هەندێک بیرکردنەوەی خوڕافی و کردنی بەدین لە خەڵکی ڕەشۆک، چونکە زۆربەی ئەو بۆچوون و قسانە هیچ بنەمایەکی شەرعیان نییە. هەروەها جەختی لەوە کردووەتەوە کە پێویستە زانایان زۆر جەری و ئازابن، سڵ لە هیچ ڕێگری و بربەستێک نەکەنەوە و ئازایانە و بە بەرچاوڕوونیەوە بابەتە هەنووکەیەکان ڕوون بکەنەوە. هەروەها زۆر گرنگی داوە بە ڕۆشنبیرکردن و خوێندنەوەی بەسوود و قوڵبوونەوە لە بوارە مەعریفیە مرۆییەکاندا. ئەم باوەڕانەشی تەنیا بە گفتار نەبووە، بەڵکو خۆی بە تەنیا لەم بوارەدا توانیوێتی سەروەتێکی مەعریفی گەورە لەسەر یەک بنێ و بۆنەوەکانی دوای خۆی بەجێی بهێڵێت. شێخ محەممەدی کوڕی شێخ عەلی کوڕی شێخ ئەمینی خاڵ ناسراو بە شێخ محەممەدی خاڵ ساڵی 1904 لە بنەماڵەیەکی ئاینپەروەری شاری سلێمانی لەدایک بووە. هەر لە منداڵیەوە خراوەتە بەرخوێندنی ئاینی و لای مامۆستا و زانە ئاینیەکانی ئەو سەردەما خوێندوویەتی و ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. سەرباری خزمەتی ئاینی و دادپەروەری شێخی خاڵ خولیای ئەدەب و فەرهەنگ بووە. خزمەتێکی گەورەی بە بواری ڕۆشنبیری و ڕێزمانی کوردی کردووە. فەرهەنگی خاڵ یەکێکە لەو شاکارانەی کە کتێبخانەی کوردی دەوڵەمەند کردووە. سەرباری خزمەتەکانی لە بواری ئاین و ڕۆشنبیریدا شێخ محەممەدی خاڵ لە بواری دادوەریشدا خزمەتی کردووە و ماوەی 28 ساڵ لە ناوچە جیاجیەکانی کوردستان و عێراقدا دادوەر بووە. خاڵ بەهۆی توانای ڕووناکبیریەوە ماوەیەکی دوور و درێژ ئەندامی کۆڕی زانایانی عێراق و جێگری سەرۆکی کۆڕی زانایانی کورد بووە. خاوەنی خەرمانێک بەرهەمی چاپ کراوە کە خۆی لە 40 کتێبی تایبەت بە ڕشتەکانی ئەدەب و زمانەوانی و ئاینی دەبینێتەوە. شێخ محەممەدی خاڵ لە 15 تەموزی ساڵی 1989 لە تەمەنی 85 ساڵیدا کۆچی دوایی دەکات. لە یەکەم پەڕەی فەرهەنگی خاڵدا نووسیوێتی ئەمن دەمرم بەڵام وێنەم دەمێنێ، هیوام وایە کە خۆشی گەل ببینێ، واتە من خۆم دەمرم بەڵام وێنەکەم دەمێنێتەوە. هەرچەندە خۆم خۆشی گەلەکەمم نەبینی، بەڵام بە هیوام وێنەکەم خۆشی گەلەکەم ببینێ کە لە دوای خۆم جێ دەمێنێ.